مادەی هۆشبەر ئەو ژەهرە کوشندەیی لە ئێستادا دۆسیەکی جیهانیە و وڵاتانی جیهان چەندین تەکنیکی جۆرا و جۆر بەکاردەهێنن بۆ ڕێگریکردن لێی. دوای بازرگانی نەوت و کانزا و گەشت و گوزار وەک یەکێک لە گەورەترین بازرگانیەکان دادەنرێت. وڵاتانی جیهان هەمیشە تەکنیک و شێوازی بەرەنگاربوونەوەی نوێ دەگرنە بەر بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی. بەپێی هەڵکەوتە جوگرافیەکەی هەرێمی کوردستانیش بێبەش نەبووە لەو دیاردە جیهانیە. بۆ پێی ئێرانی سنووری بە وڵاتانی بەرەمهێنی تلیاکەوە هەیە وەک ئەفغانستان و پاکستان. وڵاتی ئەفغانستانیش لە جیهاندا بە گەورەترین وڵاتی بەرەمهێندا دەنرێت بە ڕێژەی لە سەدا 90 بەمەش لە پێش مەکسیک و کۆلۆمبیاوەیە. یەکێک لە سەرەکیترین ڕێگەکانی هەناردەی مادەی هۆشبەر لە ناوەڕاستی ئاسیاوە بۆ ئەوروپا ڕێگەی وڵاتانی باڵکانە. لە ئێستادا بەهۆی جەنگی رووسیا و ئۆکرانیا ڕێگاکە بۆ قاچاقچیەکانی ئەم بوارە سەختە. بەڵام ڕێگەی جێگرەوە بریتیە لە ئێران و تورکیا و هەرێمی کوردستانیش کە دەکەوێتە سەر ئەم ڕێگەیە. لە ئەم ساڵدا بە دیاریکراوی وەک ناوچێکی ترانزیت ئەتوانین باسی بکەین لەبەر ئەو داتایانی کە لە بەردەستمانایە. داتاکانیش داتایەکن باس لە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر دەکەن کە لە دەرەوەی هەرێمدا ئەغڵی ناو شارەکانی هەرێمی کوردستان دەکرێت و لەوێشەوە ئەم مادانە دەگوازرێتەوە بۆ دەرەوەی عێراق و هەندێک جاریش بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقیش ئەم مادەیە دەگوازرێتەوە. دەستگای ئاسایشی هەرێم و بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادەی هۆشبەر لە ئاسایشی سلێمانی وەک دەستێکی پۆڵاین ڕێگری دەکەن لە بڵاوبوونەوەی مادەکە. هەرچەندە هێزەکانی پاسەوانی سنوور سەر بە حکوومەتی ناوەندە و ئەم سنوورە دوور و درێژەی لە نێوان هەرێمی کوردستان و ئێراندا هەیە کاری ئەم بەڕێوەبەرەتی قورستر کردووە. بەڵام سەرەڕای هەموو سەختیەکانیش بۆ ڕێگریگرتن لەم بازرگانیە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی زۆر بەجددی کار دەکەن بۆ ڕێگریکردن لە هێنانی مادەکە و بازرگانیکردن پێوەی. دەست بە سەراگرتنی مادە و دەستگیرکردنی بازرگانەکانیش کاریگەرترین و گەورەترین ڕێگریە لە زیادبوونی قوربانیانی مادەی هۆشبەر و بەکارهێنانی. ئاماری تۆمەتبارانی ڕاگیراوی بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادەی هۆشبەری دەستگای ئاسایش بۆ 9 مانگی ساڵی 2024 بەکارهێنەری مادەی هۆشبەر مادەی سی 437 کەس، فرۆشیاری مادەی هۆشبەر مادەی 26 390 کەس، بازرگانی مادەی هۆشبەر مادەی 25 17 کەس، جیاوازی تەمەن 1972 بۆ 2009، کۆی گشتی 844 کەس. هەوڵەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی لە چوارچێوەی سنووری کارکردنیان وای کردووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەدەستێنانی مادەی هۆشبەر لە هەموو هەرێمی کوردستان کارێکی سەخت بێت و ڕێگریەکی زۆر کراوە بە بەراورد بە شارەکانی تری هەرێمی کوردستان کە لە شارەکانی تری هەرێمی کوردستان سستی هەیە لە دەستگیرکردنی بازرگانان و تەنها کار لەسەر دەستگیرکردنی بەکارهێنەران کراوە. بۆ یەکەم جار لە مێژووی عێراقدا ڕێو شوێنی هەماهەنگی و هاوکاری ئەمنی ئازبەرزمان گرتەبەر کە لە ئەنجامدا تۆڕە گەورەکانی پەیوەست بە مادە هۆشبەرەکان هەڵبەشێنرایەوە. دەستگیرکردنی سەرۆک و ئەندامانی ئەو تۆڕانە و دەست بەسەرداگرتنی بڕێکی زۆر لە مادە هۆشبەرەکان بە هەماهەنگی ئەمنی زۆر ئازبەرز ئەمە بۆ یەکەم جار لە مێژووی عێراقدا ڕوودەدات. ڕاشکاوانە قسە دەکەین لەگەڵ بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی سلێمانی و بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی هەولێر. پەیوەندی بەردەوام هەیە لە نێوان ئەوان و بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مادە هۆشبەرەکان. لە وەزارەتی ناوخۆ ڕۆژانە و زیاتر لە 24 کاتژمێر بەبێ ئەوەی بێزار بنیان ماندوو بن. ئێمە لەگەڵ یەک تیمی یەکسان کار دەکەین ڕاشکاوانە بۆ بەرەنگاربوونەوەی هەموو بازرگانان و بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان. ئێمە لەسەر ئاستێکی زۆر باش لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکانی حکوومەتی عێراقی فیدراڵ هەماهەنگێکی باش هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان کە توانراوە لە ماوەکانی ڕابردوودا زۆر بەباشی ئەو پەیوەندیە بەرەو پێش ببرێت و هەندێک جار هەبووە ئێمە زانیاریمان داوە بە ئەوان بۆ دەستگیرکردنی بازرگانانی مادەی هۆشبەر و بە پێچەوانەشەوە ڕاست بووە لە ئەو نێوەندەدا هەر ساڵی پار نزیکەی 51 کیلۆگرام مادەی کریستاڵ لە ڕێی ئاڵوگۆڕی زانیاری لە نێوان
هەردوو ئەو بەڕێبەرایەتیە کراوە کە توانراوە بازرگانێکی نێودەوڵەتی لەو کەیسەدا دەستگیر بکرێت و ئەو بڕە مادێش کە 50 کیلۆگرام مادەی کریستاڵ بۆ داغڵی هەرێمی کوردستانی کردو بە دیاریکراوی شاری سلێمانی توانرا دەستی بەسەردا بگیرێت و ڕێگیری بن لە بڵاوبوونەوەی. ئاماری مەوادی هۆشبەری دەست بەسەرا گیراوی بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادەی هۆشبەری دەستگای ئاسایش بۆ 9 مانگی ساڵی 2024. جۆری مەواد حەبی کپتاگۆن 1 تەن و 962 کیلۆ و 200 گرام. ئەمفیتامین کریستاڵ 539 کیلۆ و 682 گرام. تریاک 16 کیلۆ و 418 گرام. کانابیس حەشیش ماریوانا 4 کیلۆ و 427 گرام. کۆکاین 3 کیلۆ و 580 گرام. مۆرفین هێرۆین 1 کیلۆ و 100 گرام. ئەسید 145 گرام. حەبی هۆشبەری جۆرا و جۆر 591 دەنک. تۆوی شادانە 3 کیلۆ و 413 گرام. کۆی گشتی 2 تەن و 530 کیلۆ و 965 گرام. 591 دەنک حەبی جۆرا و جۆری هۆشبەر. لە ماوەی ڕابردوودا دەست بە سەراگرتنی کارگەیەکی بەرەمهێنانی مادەی هۆشبەر بابەتێکی جێی باسکردن بوو لە سنووری قەزای دەربەندی خان کە خۆشبەختانە بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی ناوەند ئەم کارگەیە پێش ئەوەی هیچ بەرهەمێکی هەبێت دەستی بەسەردا گیراوە و تا ئێستاش لێکۆڵینەوە لەو دۆسیە بەردەوامە. گرنگترین چالاکی کە لە هەماهەنگی ئەمنی ئازبەرزە بەدەست هاتبێت دەست بە سەرداگرتنی کارگەیەک بوو لەسەر سنوورەکانی سلێمانی بەڕێوبەرایەتی کاروباری مادەهۆشبەرەکان لە وەزارەتی ناوخۆ و بەڕێوبەرایەتی نەهێشتنی مادەهۆشبەرەکانی سلێمانی. ئەوەی جێگەی سەرنجە باڵی دەستڕۆیشتووی پارتی وەک ئەوەی هەنگوینیان لە دارا دۆزی بێتەوە باسی ئەم دەست بە سەراگرتنە دەکەن لە کاتێکدا دەستگای نەهێشتنی مادەی هۆشبەری عێراقی وەک پاڵەوان باس لە ئاسایشی سلێمانی دەکەن و بە چالاکترین و گرنگترین هێزی ڕوبەڕووبوونەوەی ئەم مادەیە باسییان دەکەن لە عێراقدا. ئێمە ڕاشکاوانە قسە دەکەین دوور لە مجامەلا بەڕێز عەقید هاوار ئۆپەراسیۆنی گەورەی ئەمنی بە شێوەیەکی پیشەیی لە مەلەفی دژە مادەهۆشبەرەکاندا ئەنجامدا و بە هەماهەنگی ئەمنی ئازبەرز لەگەڵ بەڕێوبەری گشتی کاروباری مادەهۆشبەرەکان بە سەرۆکایەتی لیوای یاسایی ئەحمەد زەرکانی دەکات ڕۆژانە پەیوەندی دەکەن لە ئەنجامی ئەم پەیوەندی و هەماهەنگیە بووە هۆی هەڵوەشاندنەوەی. سڵاوی ئارامی و ئاسایشتان لێبێت. لە ماوەی کەمتر لە 1 مانگ تیمەکانی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان چەند چالاکیێکی سەرکەوتویان ئەنجامدا و بڕێکی زۆر مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیرا و هەروەها چەندین تۆمەتبار و بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر کران. دوای ئەوەی بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی ئۆپراسیۆنەکان توانیان لە مانگی کانونی دووەمی ساڵی 2024 دەست بگرن بەسەر بڕی 169 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری حەبی کپتاگۆن. ئەم مادەیە لە سووریاوە داخڵی عێراق کرابوو لە ڕێگەی قائم پاشان هێنرابووە شاری هەولێر لەوێشەوە بۆ سنووری شاری سلێمانی داخڵ کرابوو. بە هەمانگی بەڕێوەبەرایەتی بازگەکانی دەستگای ئاسایش توانرا دەست بگیرێت بەسەر ئەو بڕە مادە هۆشبەرە و هەروەها ئەو بازرگانش کە ئەو مادەی داغڵی هەرێم کردبوو ئەو بازرگانش دەستگیر کرا کە عەرەبە بەڕەگەز سووریا. پاشەوەی زانیارەکان دەگەن بە وڵاتی سووریا لەلایەن خۆیانەوە لێکۆڵینەوەکان چڕ دەکەنەوە و چەندین تۆمەتبار دەستگیر دەکەن لەسەر ئەم کەیسە. یەکێک لەو تۆمەتبارانە ئاماژە بە بوونی کارگەیەکی مادەی هۆشبەر دەکات کە لە سەرەتای دامەزراندنیدایە لە ناحیەی مەیدان سەر بە قەزای خانەقین. پاشان لایەنی سووری حکوومەتی عێراقی لێ ئاگادار دەکاتەوە و بە گەیشتنی زانیاریەکە بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان توانیان لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێر دەست بگرن بەسەر
ئەو کارگەی کە لە سەرەتای دروستبوونیدا بووە. لە درێژەی لێکۆڵینەوەکان بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان تۆمەتبارێکی دیکەیان دەستگیر کرد لە شاری کەلار کە دانی بەوە داناوە کە لە دوو شوێنی جیاوازدا بڕی 1 تۆن و 765 کیلۆگرام مەوادی سەرەتایی دروستکردنی حەبی کێپتاگۆنی شار. وردەکاری لێکۆڵینەوەکان ئەوە دەردەخەن کە ئەم کارگەیە لە سەرەتای دامەزراندنیدا بووە و بە هیچ شێوەیەک نەگەیشتۆتە ئاستی بەرهەمهێنانی مادەی هۆشبەر. ئەڵگەش بوو ئەوە هەر لە کاتی دەست بە سەراگرتنی ئەو کارگەیە بڕی 140 کیلۆگرام مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە کە خراپبوو بووە نەگەیشتۆتە ئاستێک کە لە ڕێی تەکوینەی کیمیاییەوە بە مادەی هۆشبەر دەناسرێت. لەم چالاکیە گرنگەدا تەنها هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان توانیویانە دەست بەسەر ئەم کارگەیەدا بگرن بە هیچ شێوەیەک هیچ هێزێکی دەرەکی بەشدار نەبووە لە دەست بەسەراگرتنی ئەم کارگەیە. لەم چالاکیەدا 5 کەس دەستگیر کراون کە یەکێکیان خاوەنی زەویەکەیە کە کارگەکەی لەسەر دامەزراوە. واروەها فەرمانی دەستگیرکردن بۆ 3 کەسی تر دەرچووە کە دوانیان عەرەبن بە ڕەگەز سوورین و ئەوی دیکەیان کووردە هەڵگری ڕەگەزنامەی تورکیە. لێرەوە دڵنیایی دەدەینە هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان کە هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان هەمیشە بۆ پاراستنی ئارامی و ئاسایش هەوڵەکانی بەردەوامە و سوپاس و پێزانیمان ئاراستەی سەرجەم هاوڵاتیانی خۆشەویست دەکەین کە هاوکارمانن لە دابینکردنی ئارامی و ئاسایش. هەروەها سوپاس و دەستخۆشیمان بۆ سەرجەم بەڕێوەبەرایەتەکانی سەر بە دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان کە ماندوونە ناسانە ئەرک و فەرمانەکان جێبەجێ دەکەن. باسکردنی دەست بە سەراگرتنی ئەو کارگەیە شانەزیە بۆ ئاسایش و دەستگاکانی ئەم ناوچەیە و کار و لێکۆڵینەوەش لەسەری بەردەوامە چونکە بەپێی ئەو بەڵگانەی بەردەستن ئامێری بەرهەمهێنانی مادە هۆشبەرەکان لە دەواازەی ئیبراهیم خەلیلەوە و بە بەرچاوی دەستگا ئەمنیەکانی ئەوان و دەسەڵاتی پارتی بە ڕۆژی ڕووناک و بەڕسمی هاتووەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە. ئەو کەسەشی کە ئامێری بەرهەمهێنانی مادە هۆشبەرەکانی لەو دەواازە سنووریەوە هاوردەی هەرێمی کوردستان کردووە لە ئێستادا فەرمانی دەستگیرکردنەکەی بە پێی بڕیاری بەڕێز دادوەر ڕەوانەی هێزەکانیان کراوە کە بازرگانێکی خەڵکی دهۆکە بە ناوی عین ڕائین. ئەوەش بووەتە جێی پرسیار کە بۆ تا ئێستا لەو سنوورە دەستگیر نەکراوە. لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان هیچ هێڵێکی سوور نییە. هەر کەسێک ناوی لە لێکۆڵینەوەکاندا دەربکەوێت ڕێکاری یاسایی بەرامبەر دەگرنە بەر و بە پێی بڕیارە دادوەریەکان پیاوانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مادە هۆشبەرەکان لە وەزارەتی ناوخۆ. هەروەها ئەو پیاوانە سەر بە بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکانی سلێمانی بە پێی بڕیارە دادوەریەکان کار دەکەن. ئێمە لە کارەکانماندا پشت بەو بڕیارانە دەبەستین کە لەلایەن دادوەری لێکۆڵینەوەکانەوە لە دۆسیەی کاروباری مادە هۆشبەرەکاندا دەرچووە بەبێ پشتیوانی دادوەرەکانی نەهێشتنی مادە هۆشبەرەکان. نەمان دەتوانی ئەم ئەنجامە بەدەست بهێنین. لێکۆڵینەوەکان بەردەوامن سەبارەت بە کارگە کە تاوانبارانی تێدا گیراون لەسەر سنوورەکانی پارێزگای سلێمانی و هیچ ڕێکارێکی یاسایی ناوەسێت. ڕێکارە یاسایەکان لە ژێر چاودێری دەسەڵاتی دادوەری و بۆ بڕیارانەی کە بۆیان دەرچووە. لە ئێستاشدا هێزەکانی ئاسایشی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی فیدراڵ کار لەسەر دەست بە سەراگرتنی کارگەی دووهەم دەکەن کە دەکەوێتە سنووری ژێر دەسەڵاتی پارتی و بە هەمان شێوە لە ژێر دەسەڵاتی ئەواندا هێنراوەتە هەرێم و تا ئێستا دەستی بەسەردا نەگیراوە. بە پێی زانیاریەکان کارگەکە دەستی کردووە بە بەرهەمهێنان. هەر کەسێک بەشدارە لە دامەزراندنی ئەم کارگەیە یان کاری تێتا کرد بێت یان دەستی هەیە لە تاوانی مادە هۆشبەرەکان ڕێوشوونی یاسایی بەرامبەری دەگرێتە بەر. هەر هەڵوێستێکی هەبێ هەر کاریگەریشی هەبێت و هەر چیەک بێت ئێمە بە هیچ شێوەیەک لە هیچ بازرگانێک ناترسین کە پەیوەندی بە مادە هۆشبەرەکانەوە هەبێت
تاوانبار بێ ئێمە ڕێکاری یاسایی بەرامبەر دەگرینە بەر. جۆرێکی تری مادەی هۆشبەر کە ئێستا لە هەرێمی کوردستان و عێراقدا هەیە حەبی کەپتاگۆنە. ئەم حەبە لە وڵاتانی لوبنان و سووریا بەرهەم دەهێنرێت و لە ڕێگەی دەواازەی سنووری نێوان هەرێمی کوردستان و سووریاوە دەهێنرێتە دهۆک و لەوێوە بۆ هەولێر و پاشان بۆ باشوور و ناوەڕاستی عێراق دابەش دەکرێت. ئەم جۆرەیان لە شێوەی حەبە و تا ڕادەی بنبڕکردن لە سنووری سلێمانی ڕێگری لێکراوە و چەندین بازرگان دەستگیر کراون کە هەندێک لەو بازرگانانە دانیشتووی شارەکانی هەولێر و دهۆکن بەڵام لە سلێمانی دەستگیر کراون. بەبەردەوامیش زانیاری لەباری ئەم ڕێگایە و بازرگانەکانەوە لەلایەن ئاسایشی سلێمانی و دەستگای هەواڵگری عێراق و دەستگا ئەمنیەکانی عێراقەوە دەدرێت بە دەستگا ئەمنیەکانی ژێر دەسەڵاتی پارتی بۆ ڕێگریکردنی بازرگانان لە هێنانی ئەم ماددانە. ڕێگەیەکی تری مادەی هۆشبەر کە سەرچاوی هاتنی کۆکاینە بۆ عێراق ڕێگای دهۆک هەولێرە و لەوێوە بۆ ناوەڕاست و باشوور ڕەوانە دەکرێت. هەرچەندە ئەو ڕێگەیە ئێستا بەهۆی پێکدادانەکانی نێوان گەریلاکانی پەکەکە و سوپای تورکیا سەخت بووە، بەڵام لە خاڵە سنووریەکانەوە هەر جارە و بە ڕێگەیەک دەهێنرێتە عێراقەوە. بەهۆی بوونی سوپای تورکیا لە ناو هەرێمی کوردستان و ناوچەیەکی فراوانی ژێر دەسەڵاتی پارتی و نەبوونی هەماهەنگی لە نێوانیان، ئەو ڕێگایانە بوونەتە دەرچەیەک بۆ بازرگانانی مادەی هۆشبەر کە نوێترینیان هێنانی 850 کیلۆ هێرۆین بووە لە دەواازەی حاجی ئۆمەرانەوە بە ناوی بەردی شۆفاش و ئامادەکراوە لە هەولێر و لە کیسنراوە وەک دەرمانی لە ناوبردنی مێرو. بەنیاز بوون لە ڕێی تورکیاوە هەناردەی ئەوروپای بکەن، بەڵام لە تورکیا دەستی بەسەردا گیراوە. هەوڵەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی و هێزەکانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر دەستگیرکردنی بەکارهێنەر و بازرگانان و لە ناوبردنی مادە هۆشبەرەکان ئەرکە ڕاستەقینەکەیە، نەک دەستگیرکردنی 4 قوربانی بەکارهێنەری مادەی هۆشبەر.